بۆ ئەوەندە بترسین لە شرک. سەیدیکە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی السەلام کە دوعای کرد، داوای کرد لە خوای گەورە کە فەرمووی وەجنوبنی وەبەنیە ئەن نەعبود الئەصنام، وتی ئەی خوایە خۆم و نەوەکانم بە دوور بگری لەوەی خەریکی بتپەرستی بین. سەبەب چی بوو؟ دیاری کرد، فەرمووی ربی إنهن أضللن كثيرا من الناس. ئەی خوایە وا دەبینم ئەم بتپەرستیە، ئەم عیبادەتی خەڵک پەرستی و قەبر پەرستیە کۆمەڵێ خەڵکی زۆریان لە ڕێ دەرکرد. وایە شەیاطینی ئینس، شەیاطینی جنەکان بە شەو و ڕۆژ دەعوەی بۆ دەکەن، پارەی بۆ سەرف دەکەن، خوێنی لە پێناوا دەبەخشن، بەس لە پێناوی ئەوەدا بتپەرستی بمێنێ، شەخص پەرستی بمێنێت، قەبر پەرستی بمێنێت. لاک سەیر نەبێ، بەشێکی خۆی بە موسڵمانیش دەزانێت، داوای بۆ شەریکدانانە بۆ خوا، داوای بۆ هاوارکردنە لە غەیری خوا، بۆ پاڕانەوەی لە غەیری خوا، داوای بۆ ڕازاندنەوەی عیبادەتی غەیری خوایە لە سوورە و شێوازی پیاوچاکان و ئەولیادا. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی وردەکاری و ترسناکی شەریکدانانمان بۆکا بۆ خوا کە چەنێ وردە، کە چەنێ شاراوەیە، و باسی ڕێگە چارەسەری خۆپاراستنی شەکالەی لە فەرموودەیەکدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی والذی نەفسی بیەدیه للشرك فيكم أخفى من دبيب النمل ألا أدلك على شيء إذا قلته ذهب عنك قليله وكثيره. فرمي سوان بو الله نفسي مني بدسا شريك دانان بو أخوة لتربي بيي ميلورة ورترا وشارا وترا جود لي بيت كم يلوريك بسر زويدا بروا جود لي نابير لدنجي بيي كاني زور شارا ويا. فرمي شريك دانان بو أخوة لو الشارا وترا خلقي تيدك ويا آقاي لينيا بلان بو صحابي فرمو وەرەبار ڕێگە چارەسەرێکت پێ نیشاندەم بۆ ئەوەی لە زۆر و کەمی شەریکدانان بۆ خوا پارێزراو بیت. ئەویش فەرمووی قل اللهم إني أعوذ بك من أن أشرك بك وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. فەرمووی بەردەوام زۆر بڵێ ئەی خوایە پەنات پێ دەگرم لەوەی کە شەریک بۆ خۆت بۆ تۆ دابنەم و بیشی زانم، و داوای لێ خۆشبوونیشت لێکەم ئەگەر شەریکم دا نابێ بۆ تۆ و نەمزانی بێت. واتە فەرمووی پەنات پێ ئەگرم بزانم ئەوە شەریکدانانە بۆ خوا بچم ئەنجامی بدەم، پەنات پێ ئەگرم خوایە هیدایەتم دەیوان نەکەم، و ئەگەر نەیشم زانی و ئەنجامم دا خوایە داوای لێ خۆشبوونت لێکەم. واتە بەردەوام بڵێ، بەردەوام بڵێ خوایە پەنات پێ ئەگرم لەوەی شەریک بۆ تۆ دا بنەم و بزانم، و داوای لێ خۆشبوونیشت لێکەم لەوەی شەریکم دا نابێ و نەمزانی بێ، و زۆریش دوعا بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە زۆرترین دوعاکانی ئەوە بووی فەرمووی یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەی ئەو خوایی کە دڵەکان هەڵدەگێڕیتەوە، دڵەکەی من جێگیر بکەی لەسەر دینەکەی خۆت، پاش گەز نەبمەوە لە دینەکەت لا نەدەم. دەبووە بەردەوام دوعا بکە، بەردەوام دوعا بکە بڵێ خوایە دڵەکانمان جێگیر کەی، خوایە لەسەر دینی خۆت جێگیرمان کەی. ئەمە زۆرترین دوعای پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم. داواکارین لە خوای گەورە دڵەکانمان جێگیر کات و بە دوورمان بگرێ لە شەریکدانان بۆ ئەو. یا ڕەبی خوایە لە شەریکدانانی گەورە و بچووک بە دوورمان بگری. یا ڕەبی خوایە وڵاتمان پاکەوەکەی لە قەبر پەرستی و لە شەخص پەرستی. یا ڕەبی خوایە عیبادەتمان تەنها بۆ تۆ بێ. ئەو موسڵمانانیشی کەوا نەخۆشن یا ڕەبی خوایە لێت دەپاڕێنە و شفایان بۆ بنێری. یا ڕەبی خوایە شفایان بۆ بنێری. یا ڕەبی خوایە ئەوانەی قەرزارن قەرزەکەیان بۆ ئادا بکەی، ئەوانەی کێشەیە بەڵای مصیبەتێکیان بەسەرەوە یا ڕەبی خوایە لیان لادەی ئامین ئامین. والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.